بیسەرانی ڕادیۆی بابان شەوتان شاد بینەرانی پەیجەکەی ڕادیۆی بابان سڵاوتان لێبێت میوانە بەڕێزەکانی ناوەندی ژیانێکی سپی وایت لایف کافێ بە خێراتتانەکەم ئەم شەو بۆ ئامادەبوونتان لە بەرنامەی گوڵستانی مەقام و بەستە کە بەرنمەیەکی هەفتانەیە هەموو شەوی شەمە کاژمێر لە دوای هەشتونی و هەندێک جارە بێ بەنەوە ئەو تاوکو خۆتان بینیتان بە بۆنەی هەڵەی کارەبا و ئەو کێشایی تەکنیکیانی کە بۆمان دروستە بێت. ئەم شەو خۆشحاڵین گەڕێنەوە خزمەتان کە وەکو لە مانشێتەکەیە ئاماژەمان پێکردووە شۆڕەجە دەبێتە میوانی سلێمانی. ئەم شەو میوانداری خانەوادەیەکی هونەری زۆر ناوداری کەرکووکمان کردووەکەوە ئەتوانم بڵێمەوەن بوون بە ناسنامەی هونەری میلی لە کەرکووکی قوسی کوردستانە. ئەویش خانەوادەی داودەیەکان کاک ئەحمەدی داودە کوڕی کاک شامیلەوە کە باوکیشی چەند ساڵە هەر لەم ئامێری زەڕ بوو دەهۆڵ و دیارە شاوی زەماوەندەکانە لە کەرکووک ڕۆژگارەکانی پڕکردن لە مۆزیک و گۆرانی. کاک فایق داودە کە هونەرمەندێکی دیارێنی میلی کەرکووکە، کاکە زەینەڵ کوڕی هونەرمەندی نەمر کوڕی سەڵح داودەی نەمر و هەروە کاکە وشێر کوڕی کاک فایق داودە بە خێراتنی گەرمیانەکەم. ئەم شەو لێرە کۆبوونێتەوە بۆ گوێبیستنی چەند میلۆدیەکی ناوازە و مەقامە ڕەسەنەکانی گەرمیان و کەرکووک. سەرەتا پێم خۆشە پێشەوەی هیچ شتێک قسە و باسێ بکەین چینە لای یەکێک لە گۆرانیەکان بەدەنگی هونەرمەندی خۆشەویست کاکە زەینەڵ کوڕی کاک سەڵح داودە. باشە
دیکە بهێن ڕاوەستاوانە و بەش نەبەس کەمە زیای کرد بەڕێ
مەقامەکەشی بڵێن ئارێ گوڕەکەی زينل مقامەکەی نازانیت تۆ با دوێم زۆر نزیکی مەکەرەوە بابيلا يزبيلا
یەک کۆپلە بڵێن تەواویکەن بۆ ئیستراحەتێک. دەستان خۆش بێ. دەستان خۆش بێت، بەخێر بێنەوە، دەمتان خۆش بێت. ئازان و خۆشەویستانم، ئەوەی کە گوێبیستی بووین دیارە گەشتێک بوو بەناو مەقام و بەستەکانی کەرکووک و گەرمیان، گەشتێک بەناو بیرەوەریەکانمانە لەگەڵ دەنگە بە سۆزەکەی سەڵاح داودە و دیارە هەندێک لەو مەقام و بەستانی کە خۆیانمان پێی بەناوبانگن بە درێژایی مێژووی خۆیان. دیارەم جۆرە هونەرەیەمان پێشکەشێکەکەن هەمیشە ڕوا بووە بە باڵەبانێک و زەڕبێکەوە یا بە دەهۆڵ و زوڕناوە، هەر خۆیان بەو شێوەیە بە گروپی خۆیان فێربوون. ئەگەم شەو ئامێرەکەی من لەگەڵ ئەوانە کۆک نەبێت دیارە ئەوان وا ڕاهاتون کە حەزەکەن هەر خۆیان بە تەنیا عەزب بکەن، بەڵام منم شەو حەزم کرد هەر بۆی کە هاوکاری ئەم بەڕێز خۆشەویستانە بکەم. ئەم شەو کەسێکی ئەزوو خۆشەویست لەناوم هۆڵە میوانە، ئەویش بە سیفەتێکتر لێرەیە، مامۆستا سەلام ڕەشید. بەڵام من زۆر پێویستم بە ڕای بۆ چوونی بەڕێزی هەیە، وەرگرتنی ڕای ئەو بەڕێزە هەیە، ئەگەر بە ئەرکی نەزانێت بفەرمێ بۆ بەردەمی ستێجەکە ڕای خۆی بڵێ لەسەر ئەم هونەرە، لەسەر مەقامەکانی گەرمیان. مامۆستا سەلام شەوەکو ئامادەکار و پێشکەشکاری بەرنامەی کاتبوو هاتووە بۆ وەرگرتنی چەند لێدوانێک لەسەر ئەم هونەرە کە هونەری میلیە. من بە خێرات نییەکەم سەرچاوانم. مامۆستا گیان، ئەوەی کە گوێبیستی بوویت دیارە بە هەموو ئەو شتانی کە لە مۆسیقایە پێوترێ نەشاز یا تەبەخە گۆڕینی هەر شتێک، بەڵام ئایا ئەم هونەرە ئێمە ئەوەی کە مەبەستمانە خامی هونەرەکە وەرگین، خامی بەستەکان، خامی مەقامەکان، لەبەرەوەی ئەمە بمێنێتەوە بۆ نەوەی داهاتوو. بەخێر بێت. زۆر ڕاست. بۆخۆم زۆر زۆر سپاس بۆ مامۆستا سەلامی خۆش. دیارە هەروە بووە، من سپاس دەکەم کە زۆر پێویستم بە ڕای بەڕێز دەبوو لەسەر ئەو میلۆدی ڕەسەنانە و ڕای بەڕێز لەسەر ئەم شێوازە هونەری میلیە کە دیارە زەڕبێک و باڵەبانی هەرەوەی پێکرێ، بەڵام ئەوەی کە بەلای منەوە بۆ هەتایە حەقی باس کرێ کاتی خۆی هونەرمەندی نەمەر ئەحمەد داودا لەگەڵ دیارە ئەوەی کە زەڕبەکەی لیاوە ڕەنگە کاک شامیل بوو بێ و کاتە، بەڵام هاتوون کە گوێبیستی میلۆدیەکانە بی بۆ باڵەبانە هاتووە تەوزیعاتی بۆ کردووە، مەسەن هاتووە مقەدیمەی داناوە، دوایی تەرجمە، دوایی دیسانەوە میلۆدیەکەی تەسلیم کردوێتەوە. ینی زۆر خۆشەکە گوێبیستی گۆرانێ کۆنەکانی سەڵاح داودابی لەگەڵەوەی کە ڕەنگە خوێنەوەریشیان وەکو پێویست نەبوو بێ، ڕەنگە ئەوان بە بۆنەی بژێوی ژیانی قورس و سەختی و هەژاریشەوە ئێشتا توانێتی بۆ باڵەبانە و تەوزیعاتە جوانە بە گۆرانەکانیش بکات. بەڵام بەشێوەی زۆری گۆرانەکانی بەدەنجی بەدەکات هەندێکیان زەماوەت گۆرانەکان زیاتر بە چێژ و خێرات زیاتر نەشکێتیا بێ، هەندێکیان لە دانیشتی شەوانەیە بۆ تۆزێ غەمگین من تۆزێ مەقامات بە پێی میوانەکان کە هاتوون، بەڵام ئیتر هەیە چێژ لە گۆرانی خەوابینێ، هەیە بە پێی حاڵەتی دەرونی خۆی دڵی خۆشە ڕۆژە حەزەکە شتێکی شاد گوێ لێ بێت، ئەوەیان پەیوەندی بە حاڵەتی کەسە خۆی هەیە. من نامێ کاتی ئێوە بۆ پوش زۆر سوپاسی هەڵپێستی بەڕێز دەکەم بۆ بەڵام پێم وا بێ بیدارە بەڕێز زۆر سپاس بۆ تۆی بەڕێز. سپاس بۆ مامۆستا گیان. مامۆستا سەلام ڕەشید یەکێکە لە ژەنێرە بەتوانەکانی ئەمریکا مانچە و یەکێکە لە ئەندامە سەرچەکانی تیم مۆسیقای شەنووری و
و لە ئێستاشە کە سپاس بۆ مەساجان کە پێشکەشکارێکی سەرکەوتووە لە کەناڵی کێنێن بەرنامەی هونەری جوان پێشکەشەکات. سپاس بۆ ئەو ئازانی لە پەیجی سەرەکی کۆمنتە جوانەکانە نەنووسن. زۆر زۆر سپاسیانەکەم یەک بەیەکیان یەکێک لەوانە هونەرمەندە تاقانەکە کوردەکەی ئیسرائیل کاکە دانیال ئەزری دیارە زۆر چێژی لە گۆرانیەکان بینیوە کاڵە گیان کاکە دانیال گیان. سپاس بۆ تۆی خۆشەویست کاکە سیوێ جەمال و کاکاو بەشخەلیل و وەسار ڕەحمان و خاتو بەهرە و ئەو کەسە ئازانی کە دایما لە پشتیوانی ئەماکەن لە پەیجەکەەوە تکایان لێکەمە لای خۆشیانەوە هەمویان لایک و شەیری ئەم پەیجە بکەن. ئێستا شەیری ئەم ڤیدیۆ بکەن بۆی زۆرترین بینەری هەبێ. خۆشەویستان ئێمە هەمیشە وەڕەهاتوین بەڵێ باشە بەس ئێمە پێشەوە لە کۆنتڕۆڵ دیارە داوای گۆرانیەکەن ئێمە بۆنەیەکمان هەیە ئەم شەو جیاوازترە لەبەر خۆشەویستی کەناڵەکانی ڕاگەاندن کە لێرەن لەگەڵ سایتەکان توانیوانە لە ڕێگەی بەرنامەیەوە ئەو کەسانە کە بەڕاستی پەراوەست خراون ئەو کەسانەی لەبیر کراون ئەو کەسانەی کەوا مام جەلال مامی گەورە و سەرۆرمان دیارە لەبەر خاتری کەسێک لەبەر خاتی چیرۆگنووسێک لەبەر خاتی قەڵەمێکی پڕبرشت و بوێر کە ناوی محەممەد موکری بوو ڕۆمانێکی نووسی بە ناوی ساگوەڕ مامی گەورەمان یەک دروشمی هەبوو لە دوای ئەو ڕۆمانە کاوتی نان و ئازادی دەستەبەرکردنی نان و ئازادی بۆ هونەرمەندان و نووسەران بەڵام زۆر بەداخەوە زۆر بەداخەوە لە ئێستاە کە ئەو دروشمە ئیشی پێ ناکرێت دیارە لە دوای نەخۆشکەوتنی مام جەلال و مامی گەورەمان دیارە هەموو کایەکانی ژیان لە وڵاتەیە نەخۆشکەوتووە زۆر بەداخەوە کە ئەو کەسانە بەسەر ناکرێنەوە کە ڕۆژگارێک گەم وڵاتیان پڕ کردووە لە ئەدەب و لە عیلم و لە معریفە و لە ڕۆشنبیری لە بوێری لە ئازایەتی نووسەر و ڕووناکبیر چیرۆگنووسی خاوەن هەڵوێست نووسەر و پێشمەرگەی دێرین محەممەد موکری زۆر بەداخەوە کە لە 12 شەوی 5/6 دیارە نازەم ساڵەکە گەل لێرە نووساوە 1945 دایک بووە ساڵی 2012 زۆر بەداخەوە کە کۆچی دوایی کرد کە ئێستا 5 ساڵەکات پێش ئێستا ئەم هونەرمەندەش هەروە ڕێکەوتووە کە لە کەرکووکی قودسی کوردستان لە دایک بووە هەروەک چۆن هونەرمەندی نەمەرد زیاد دڵپاکیشمان لێرە بەسەر کردەوە ئەوەی کە ئێمە لە توانامانە ئێمە ئەمانەیە ڕێز دەو کەسە داهێنەر و نووسەر و خاوەن هەڵوێست و هونەرمەند و ڕۆشنبیرانە بنین. ئەم شەویش کە شۆڕەجە میوانی سلێمانی ئەوکو باسم کرد دوای ناوبڕ خۆمان ئاماداکەین بۆ ڕێزێنان لە خانەوادەی محەممەد موکری کە بەڕاستی ئەمە پێمان وایە هەرچێ بکەین ناتوانین لە ئاستی گەورەی ئەو کەسە گەورەیە بین هەرچێ بکەین ناتوانین فرمێسکی خانەوادەکەی بسڕینەوە. بەڕاستی من زۆر نیگەرانم لەو بارودۆخەیەوە کە سوکار و خانەوادەی نووسەران و هونەرمەندان تایە بەڕاستی تێپەڕێنی زۆر نازانم ئایا شۆڕژگەڕەکانی دوێنە لەکوێن ئایا وانی کە دوێنێ هاوخەباتی ئەم کەسانە بوون لەکوێن ئایا بۆ ناپرسنەوە خانەوادەی ئەم کەسانە ئێستا لە ژیانە گوزەرێنن. ئێمە بۆیە لای خۆمانەوەکو کۆمەڵی هونەری میلی بە درێژایی ئەتوانم بڵێم 5 ساڵی ڕابردوو هەموو کەسانەمان بەسەر کردوێتەوە هۆڵمان ناوە هونەرمەند شەوکەت ڕەشی هونەرمەندی نەمەر حەمەقت و خانەوادەی ئیبراهیمی خەیات شەید ئازاد خانەقێنی شەید عەبەی مەلا هەموو هونەرمەندان هونەرمەندی نەمەد زیاد دڵپاک یعنی ئەوانی کە توانی بێتمان شەید ئازاد دەورامی زۆربەی هونەرمەندەکانمان بەسەر کردوێتەوە نووسەرەکان بۆیە هەرم شەویش دوای ئەم ناوبڕە ئەچینە لای ڕێکلامێک خۆمان ئاماداکەین بۆ ئەو بۆنە پیرۆزە کە ئێمە لای خۆمانەوە سەری ڕێزانێنین بۆ نەمری محەممەد موکری. ڕیکلام بۆ ڕیکلامکردن لە ڕادیۆی بابان پەیوەندی بکەن بە ژمارە تەلەفۆنی 0 1970 766 35 35.
ئەو زۆر جوانی شەقینە لێژ بێ جۆنن جەماعەت تۆ چۆنی برا بەخێر بێ ئەرێوە هەردیار فرە ماڵاوە بێ نردووە بۆ گۆشت دووشی لە گۆشەوەریە 2 سەعاتە باوکم سیلمان پێ لە شوێ ئەواتە بەسەر زەکردن زۆر خۆشە ئەرێوە لە شوێی کاکە دووشی لە گۆشت دوکان کونەماسی دوکان تۆ کێڵی دە باشە باشە بەس تۆ جارەوەرە لە پەناوە با من و تۆ تەمرینە بکەین زین لێرە باشە یا ئەچین بۆ سەباڵێ ئەی باش کار باشی دیای هەموو شتێ سەفاتەکانی چیە ماڵا بێتە تۆیڵیت زان لێرە باشە هەموو خزمەت گوزاریەکی لێیە باخیشی لە بەردەمایە کابینەشە ئەگەر فێنێک بوو ئەچینە باخەکەەوە ئەگەر زانی ئەوە نێنێرە من ڕێژەکەیان پێشەکەم گەران سیارشتیە چۆن دەقەیە هینەکە ئەمە ئەتەوێت لە ڕۆژەکانی پشوودا کاتەکانت لە کەش و هەوایەکی فێنتدا بەسەر بەرید ئەوە هەر ئێستا پەیوەندی بکە بە ژمارە موبایلی 0 خۆ ساعتە تەواکە ڕۆڵە پرسێ لە من هەر ناکەم لە ترسە چترسم تۆ پرسێ لە من هەر ناکەم زان کابینەکانی خۆشە لەکوێیە لە هاوینە هەواری مێرگەپان کا گۆرانجان بە قوربانە بم ئێستا خۆ بەڕۆڵە لای بابێ كطابو أنا برا ولا ولي داني لذا طابو شو شنو خواني وطني يكر بإساحات لي داني شم تاروشي قاسنوا وي بسم الله أو كتشي دادا كتشي تكتشوني تشي أريش قري خانمي إيراني هاتو توا كتشي كزور جواب ها بيرتا ساري خشكيشم بو بوكيني شو أبي إيه باشا لكوبو أو كتشي لإيشا حلينا بو أري دادا وازي لإيشا نابو خواوتو تكتشوي كسي أوني إيشي جوان بيتونا مانكي شو وازهيني رولا أو 2 سالة لولاتي تركيا بو راهنا بخدني أريش لبي بو لبي برنامج ورقت ولا سر مكاش هم مستعيلكي جوان كاري هنا باشا دنيا بروجو بوكيني وكسارا جوانتكا ني أري والله بخير زور دنيا يك هفته بيش آهنگی بوكيني بس استعيلة شاكتكا تو هر كامي كيانا بدل بو أو أنا بو كالا روجي بوكينيا أي كتشاكا والله منيش لو يقوم تشاكا كم بكتشاني تايفاج والله همو بين بو أوه بزادا وقت بزاني نرخيان جرانيا يخيم دم خاوي تو جراني تشي همو آرش كاني زور گونجانترا أخو نبي هاتوا خاني بارز دوای خدنو أزمونێکی 2 ساڵەی ستافی ئارێژگای خانمی ئێرانی لە وڵاتی تورکیا ئێستا بەدەیان ستایل لیلوێ و کاری سەردەمیانەوە ئەم ستافە گەڕانەتەوە بۆ خزمەتکردنی ئێوەی خانمان ئارێژگای خانمی ئێرانی جگە لەوەی نرخی زۆر گونجاوە ستایلی کارەکانیشیان لەسەر ئاستی جیهانی فاشۆنە کەواتە بێ دوودڵی بۆ هەر کارێکی جوانکاریت سەردانی ئارێژگای خانمی ئێرانی بکە و باشترین ستایلەکان هەڵبژێرە ناونیشان سلێمانی دووسایی نێوان بەختیاری زەکردا پێش هۆتێل شاری جوان نهۆمی سەرەوەی شیرین سنە شماری مۆبایل 0 922 36 36 ئارێژگای خانمی ئێرانی ڕیکلامکردن لە ڕادیۆی بابان پەیوەندی بکەن بە ژمارە تەلەفۆنی 0 766 35 35 رادیۆ ئازان و خۆشەویستان گەڕاینەوە بۆ پێشکەشکردنی بەرگەکانی تری بەرنامەی گوڵستانی مەقام و بەستە بەرنامەی گوڵستانی مەقام و بەستە بەرنمەیەکی هەفتانەیە کە لە ڕادیۆی بابانەوە بە شێوەی لایڤ پێشکەشتان نەکرێت هەم لە ڕادیۆ پەخشەکرێت و لەمان کاتە لە پێیجی سەرەکی ڕادیۆی بابان لە فەیسبوک پێشکەشیەوەی خۆشەویست دەکرێت و دیارە ئەم بەرنمەیە بۆ ماوەیەکی دیاریکراوە لە وایت لایف کافێ ناوە دیژان XP لە سەر ڕاستە شەقامی خەرگار تەنیش نەخۆشخانەی شۆڕش لێرە کام ناوەندە کولتوریە کۆمەڵایەتی خێزانێ لێرە بەرنامەکە پێشکەشەکرێت بە شێوەی لایف خۆشەویستان بۆی ڕادیۆی بابان بەردەوام بێت بۆی ئێوەش کار و پرۆژە بازرگانەکانتان توان بەردەوام بێت داواکەین ڕکلامەکانتان بێن بۆ ڕادیۆی بابان بۆ ڕێکامکردن لە ڕادیۆی بابان پەیوەندی بکەن بە ژمارە تەلەفۆنی 0 766 35 35 خۆشەویستان ئێستا کاتێەوە هاتووە داوا لە خانەوادەی نووسەر و چیرۆگنووس و پێشمەرگەی دێرین و چیرۆگنووسی شۆڕژێر و نەمر محەممەد موکری بکەم کە خانەوادەکەیان فەرموو بۆ ئێرە بۆ وەرگرتنی خەڵاتی ڕێزێنانی کۆمەڵی هونەری میلی کوردستان
شیرین خان جام بەخێر بێ سەر چاوانم بەڕاستی من سرم دانێنم لە ئاستی فرمێسکەکانی خێزانی تێکۆشەرێکی دێرین و ڕۆناک بیرێکی نەتەوەکەم محەممەد موکری ئێمە تەڵەن بە شەرمەزاریەوەی کە لە توانامانە هەبێت تەنها بە سەرکردنەوەی ئەو نەمرانەیە بۆی لە یاد و یادەوەریمانە بمێنێت بۆی پێتان بڵین ئەو نەمردووە دیارە لە ڕێزانەکەشەوە نووساوە ناوت بە نەمری ئەمێنێتەوە ناومانە ئەی قەڵەمە پڕ بڕشت و نووسەرە بیوەر و شۆڕژگەڕەکەی شاخ و شار چەپڵەیەک بۆ خات و شیرینی ئازیز و خۆشەویست ئەگەر هەچ وتێک شێبێ پێشش زۆر سپاس ئەو مایکم بۆ بکەرەوە زۆر سپاسانەکەم زۆر نەپوژانەوە بە قوربان بیکەن زۆر سپاسی ئێوارکەم زۆر مەمنونتانم بەم کارە هەستا زۆر سپاسی ئێوارکەم زۆر مەمنون بەم کارە هەستان زۆر بەڕێزن هیوادارم سەرکەوتوو بن ئینشەڵڵا دایم وایە مەتان نەبیرنێت کردوکە ئێوە جێگەڕێن بۆ نەتەوەکەمان بۆ میلەتەکەمان بۆ سوپاس بێز بابانم بۆ بانکە بابانی زەڕ بابانم بۆ بانکە ألو الو 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 تيست بەڕاستی هیوادارم بەرپرسان لە ژیانی خانەوادەی تێکۆشەران و لە تێکۆشەرانی دێرین ئەوان قەدر و بەهای ئەو فرمێسکانەی خانەوادەی محەممەد موکری بزان ئەوە ئەرچی ئەوانە کە تێی بگەن هیوادارم تێی بگەن کاک ئەحمەد ئەگەر یەکێک لە هاوڕێیان کاک فایق ئەگەر کەمێک جێگەکە بۆ کاک ئەحمەد چۆڵ بکەی بێزەحمەت هەتاکو کاک ئەحمەدی ژێک بە مەقام بەستەمان پێشکەش بکات کاک ئەحمەد جان فەرمیتە ئێرە دیارەم خانەوادەیە هەمویان لە هەمان کاتا کە مۆسیقین و ژەنیاری کاک ئەحمەد کە ئامێری زەربی لەگەڵ ئێمەیە پێشکەش کرد ئێستا ئەویش مەقامێک و بەستەیەکمان پێشکەش دەکات فەرمون ئەگەر
بمێنێ قەت خۆشی قەت نەماوە تا لحوو هەم بەختەکەم شەرتە لەم لێ گیراوە دەحماوم بەدەست دەردەوە ئایارە یارە دەدەیدا
يا ما